بو بيشي او ما سي دو عزيز يقولوا بو بيشي صعيب انا حنكون غير تصادق والله هالبسط انا بشتي دي كاميرين هذا باقي كذا ساعة روي دوازده نفر معه او دوازده معه تو يبدو رازايني شكور بكراي پرسەمان بۆ ئەو کەسوکارانەی خۆماندانا وەکو برایەکەم و دوو مناڵەکەی و شۆخەنخان بەڵام لە شەوەیەوە هەواڵێکی خۆشمان پێگەوێت زیاتر بە نسبەت کاکە محەممەد و ڕێبواری برامەوە ئینشەڵا ئەوانیش تێدا بەڵام پرسەمان بۆ دوانێک کە داناوە کە ڕێوار لەگەڵی ڕزگاربووەکانە بڵێن وتی ئەوانە دڵنیام نەماون لەسەر قسەوی و لەسەر ئەو لایڤەی کەش بەڵام پشت بەخوای گەورە هەواڵێکی خۆشمان پێ ئینشەڵا شەوێ سەرەداوێکی باشتریش بە دیار دەکەوێت دەڵێن چواردە کەسیکە لە ژیاندا ماون لە دوورگەیەکن لەو دوورگانەی یۆنان یەکێک پەیوەندی کردو دەرێت شەو ڕۆژێک سەمونێکمان دەدەنێ تەلەفۆنەکەی دادەخرێتەوە لە فڵان زەینە من فڵان کەسم نامە سەوتەکانیشمان بۆ دێ ئینشەڵا شەوێ هۆکاری کۆچکردنی هاوڵاتیان و ئەو برای منیش بە هەموو هەرێمی کوردستانەوە بۆ بێزاری ئەو وڵاتەی خۆمانە بۆ بێکاریە بۆ بێ ئاویە بۆ بێ کارەبایە بۆ بێ ئیشە بۆ بێ پارەیە سەری خۆیان هەڵدەگرن ملی خۆیان دەدەنە بەر چەق و مان و نەمانە دەریای ئیجە بە تایبەتی خۆیان لەو یەختانە دەدەن چووپە یەختە هەر شتێکە ڕێگای مان و نەمانە بە کوردی دیارە ئەوان ئەو نەمانەیان پێ باشترە لەو مانەی ئێرە بە زوندێتی بۆیە کۆز دەکەن بۆ هەندەران کۆچکردن چارە سەرشی ئەو تۆنیە بەڵام هیچ عیلاجی کەژ نییە مەزبورە گەنجە پیرە لاوە سەری خۆی هەڵدەگرێت خەڵکەیە سەری سپی بووە لە لایڤ شتەکان لە یەختەکانی کەوا دیارە لایڤی کردوتەوە بە سەری سپێتەوە بەرەو خارج ڕادەکە ئەگە هیچ دروستکایەکی لە هەرێمی کوردستانە هەبێ ئامادەیە وڵاتی خۆی بەجێبێ لێ بڕوا بەرەوە هەندەران هیچی پێشک نایە تەواو بێ ئومێد بە لە هەرێمی کوردستان بۆیە کۆز دەکا بەرەو هەندەر بەڵێ بە تاکید نەعەداڵەتی گەیوەتە ئەو قیمەی خەڵک ڕابکە بۆ هەندەران بە تاکید ئێمە پرسەمان بۆ خوشکەکەمانداناوە لەگەڵ زاوایەکەمان و لەگەڵ دوو جگەرگۆشەی کە لەناو ئەو یەختەدا بوون کە نقم بۆتن ئەوان بۆ خۆیان 5 نەفەر بۆتن تەنها کاک ڕێوارمان ڕزگاری بۆ مناڵە 11 ساڵەکە ئەلحەمدوللا بەشکر هەمومان چاومان لە ڕێوار هەموو شتەکانی بۆ ئاشکرا کردیون کە چۆن یەختەکە نقم بۆ کە چۆن هەموو شتەکان چۆن بووە هەموو شتەکانی وەک خۆی جێڕاوەتەوە و هەو کەسێک کە ڕزگاریشی بووە یەکێکتر کە خێزانەکەی دووجیان بوو ئەوشتە ئەمان قسەی ڕێواری کردەوە هەموو شتەکانی پشتڕاست کردەوە وەڵا قوربانجان هۆکاری کۆچکردنەکەی دیارە ئەو حکومڕانیەیە ئەو دەسەڵاتەیە کە هیچ کارێک هیچ چەلی کارێک بۆ ئەو گەنجانە بۆ ئەو خەڵکەی ئێرە بۆ ناوچەکە بۆ دەڤەرەکە ناکە یعنی ئەگەر خەمساردی لە مەیتەکان لە خزمەتکردیان بلێرە داواکانی خەمساردی لەوە نەکا کە مەیتەکانمان بۆ بێنێتەوە هیوادارین بێتە سەرخەت مەیتەکانمان بۆ بێنێتەوە بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان بەڕێز کاقوبات تاڵەبانی هەمیان لە سەرخەتن بەڕاستەوە خۆ کەوا بتوانن تەرمەکان کەوا ئاسەواری تەرمەکانمان بۆ بدۆزنەوە بۆمان بێنەوە زۆر سوپاسیان دەکەین ئێمە